سڵاو مۆسەکاتی قورئان ئەخوێنیت و ئەگەی بەوەی کە سوجدەیت یا ببەیت ئایا ئیلا پێویستە سوجدەکەت ببەیت؟ طبعا خۆی براینە لە 15 هەندی عولەماڵێن 14 لە 14 شوێنی قورئانە سوجدەمانەیە سوجدە کە ئەگەی پێی ڕسمی ئیمامێک کریاوە و خەتێ دریاوەتە بانەکەیە. جا لە قورئانە عادەت وایە خەت ئەدەنە بانیە نایدەنە ژێریە ئەڵێ ئەل لەوێ سوجدە ئەکەی. ئایا ئەو سوجدە واجبە یا سنەتە؟ طبعا سوجدە سنەتە واجب نییە. ڕاستە ئیمامی ئەبوو حەنیفە فەرمێ واجبە، بەس ئێمە حەدیثی پێغەمبەرمانەیە صلی الله عليه وسلم کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وا هەبووە بۆی خوێنرایەوە تۆ سوجدەی نەبردووە کەوا بوو تۆ کە ئەیخوێنی سنەتە سوجدە بووی و ئەوانشی کە گوێیان لێ ئەبێ هەر سنەتە سوجدە ببن، بەڵام ئەیش توانی سوجدە نەبەی، هیچ گوناحێکیشی تیان نییە. ئەی باشە ئەگەر ئیمام خوێندی و سوجدەی برد ئەبێ لە پێشە جەماعەت ئاگادار بکاتەوە. يعني مثلا من ويسم اقرا باسم ربك بخوانم الا ابي اگر ويسم سجده ببم الا ابي اقدرتان كمو بلهم خلقينا ام سوره الاخيره سجده هي اقاتان لي بمنا چما سجده بعد عائلتان تكنا شيء كيف بشيت الركوع كيف بشيت السجده بيني ولا حرم ان يشكرا ولا حرم ان يشكرا حد برون تماشا كان خو دياره لخت مكانه هيا اشيت الركوع هيا اشيت السجود هيا سيانا زانه تشيبكا هيا على بسري ليتيكش جاء لبروا دائما إمام كان بر مراعاتي خلق بكن وأقداري بخلق هذا وباشتري شوان نيكي سجدة كنا كي باشتري لبروي سنته لكاتي قرآن خوانك بكي نكلا نوجكم.